خۆشبەختانە ئەم سیستمە بە شێوەیە دانراوە کە ئەو هاوڵاتیان نناسرێتەوە بۆی کە هەموو کەسێک هیچ ترسێکی لەسەر نەبی یان با بڵین خەمێکی نەبێت. سەبار بە و سیستمی کە شارەوانی کەلار باسی کردووە کە ئەویش دانانی QR کۆدێکە بۆی هاوڵاتیان بتوان بە ئاسانترین شێوە ئەو گلەی و گازندەیان هەیە کە پێشتر هەیان بۆ لەسەر ئەوەی کە لە چەند شوێنێکی جیاوازی کەلاردا خۆڵخاشاک فرا دەدرێ و شارەوانی ئەو کۆمپانیای کە خۆڵخاشاک پاکاتەوە فریا ناکەوێت ئەوانە ببینێ یان فریا ناکەوێت پاکی کاتەوە. بۆ ئێمە ڕاستی بیرمان لەوە کردو کە بە شێوازێک کۆنتاکتێکی باش دروست بکەن لەگەڵ هاوڵاتیانە کە ڕاستەوخۆ بەبێ ئەرک بتوانن هاوکاری شارەوانی بن بۆ دیاریکردنی ئەو شوێنانی کە خۆڵخاشاک بە شێوازی جیاواز فرادرێ با بڵێن لەلایەن هاوڵاتیانە بە لەلایەن پاشماوەی خانوبەرەوە بێ. بۆیە ئەم سیستمە دانراوە کە ئەویش شارەوانی کەلار لە ماوەی 2 هەفتە تا 3 هەفتە تێستێکە بۆ خۆی لە ناو ستافی خۆیان بۆی کە کەموکوڕیەکانی چارەسەر بکات. پاش تەواوبوون شارەوانی کەلار بڵاوێکاتەوە کە بریتیە لە QR کۆدێک هەر هاوڵاتیەک دەتوانێت ئەوی QR کۆدە تەنها سکان بکات دەڕاتە سەر ئەو لینکەی کە شارەوانی کەلار دایناوە بۆ ئەوەی بتوانێت وێنەی ئەو شوێنەی بگرێت کە خۆڵخاشاکی لێ فرەدراوە. پاشان شوێنی مەوقعەکەی خۆی دیاریکە لە خەریت لە ئیمەرسەتلایتە لە خەریتی جایەسە. بەو شێوە شارەوانی کەلار دەتوانێت لایانی پەیوەنددار کە کۆمپانیای پاکردنەوەی خۆڵخاشاکە ئاگادار بکاتەوە کە کێشەیەکی بەو شێوە هەیە لەو شوێنە خۆڵخاشاک فرێدراوە بەم شێوە ئەتوانێت بە ئاسانترین شێوە بگاپێ و متابعەیەکی باشی بکات. واتە تەنها بە یەک سکانکردن هاوڵاتیان هاوکاریەوە لا شوێنێک خۆڵخاشاک کۆ بێتەوە وان تەنها بە سکانکردنی QR کۆدێک تیمەکانیەوە گاتەوێ بۆی و پاشماوە ناڵبنەوە. بەڵێ حتمما دەگاتە ئەو با بڵین کەسانی کە دانراون بۆ سەرپەرشتیکردنی پرۆژەکە ئەو لینکە ئەوانیش لەلایەن خۆیانەوە لایانی پەیوەندیدار وەکو باسم کرد کە کۆمپانیای پاکردنەوەی خۆڵخاشاک ئاگادارەکەنەوە بۆ متابعەکردنی. خۆشبەختانە ئەم سیستمە بە شێوەیە دانراوە کە ئەو هاوڵاتیان نناسرێتەوە بۆی کە هەموو کەسێک هیچ ترسێکی لەسەر نەبی یان با بڵین خەمێکی نەبێت کە بەدەوڵەتچوونی بۆ کرێ. بەم شێوە ئەتوانین با بڵین هاوڵاتیان هاوکار بن زیاتر لەوەی کە خۆڵخاشاک پاکەنەوە. ئەم سیستمە هەوڵەدەین بەرداوای پێ بدەین لە کێشەکانی ترفەن بۆ نمونە لە شەقامەکان ئەگەر کێشەیەکە بێ کەم و کورتیەکە بێ لە ئیشەکانی شارەوانی ئەتوانن ئەوان بەم شێوە بە ئاسانترین شێوە ئەو کێشانە بگەێنە شارەوانی بۆی شارەوانیش بتوانێت متابعی بکات. طبعاً ستافێکی باشی پێویستە بۆیە ئێمە هەنگاو بە هەنگاو ئیشی لەسەرەکەین بۆی بگەین نەتیجەیەک باش کە هەموو هەم شارەوانی سودمەند بێ و کلی و گازندەی هاوڵاتیانیش بە ئاسانترین شێوە بگاتە شارەوانی کەلار. باشە کاک دلێر هەندێک کەسێ لەوە چێ تااقەتیەوەی نەبێ بێتە تۆڕە کۆمەڵاتیەکان یاخود لە پەیجی شارەوانی بۆ سکانکردنی و QR کۆدا چیەکەنەوە بۆەوەی بە ئاسانی بە یعنی کەمترین ماوە کەسە و QR کۆدەی بەردەستکەوێت هەوڵتان داوە لە یعنی لە گەڕەکانە و QR کۆدانە بڵاو بکەنەوە؟ لە ئێستادا وەکو ئاگدارن پێشتر ئێمە چەند QR کۆدێکشمان بڵاو کردەوە بۆ زانیاری لەسەر شاری کەلار چێ شوێنی قوتابخانەکان شوێنی مزگەوتەکان شوێنی لایەنە پەیوەندیدارەکان تەنانەت خزمەتگوزاریەکانی ئاوەڕۆ ئەمانە هەمووی لە ڕێی QR کۆدەکانەوە کراوە. ئەکرێ ئێمە لە مستەقبەلا با بڵین ئەوەی کە تیبینی یەکەین ڕەنگە هاوڵاتێکی زۆر دەستی بگاپێ بەڵام ئەگەر بینیمان کێشەیەکی لەو شێوە هەیە کە هاوڵاتیان ئاسان دەستیان پێ ناگەیە دەتوانین لە شوێن لە گشتەکاندا بە شێوەیە کە QR کۆددا بنین لۆگۆی شارەوانی با بڵین لەگەڵا بێ بۆی کە شارەوانی ئەو هاوڵاتیانی کە دەستیان ناگات بتوان بۆ شێوە دەستیان بگات و ئاسانکاریەکی تر بێ بۆ هاوڵاتیان هەمویان.